تۆڵەسەندنەوەیەکی ئەفسانەیی لەلایەن ژنێکی کوردەوە بەر لە هاتنی سەردەمی پیاوسالاری ژن پیرۆز و گەورە بووە، خاوەن پێگە و دەسەڵات بووە. ئەوەش بەهۆی ئەوەی هەم سەرچاوەی هاتنەبوونی مرۆڤ بووە و هەم وەک بلیمەتێک لە بیرکردنەوەدا سیر کراوە. ئەم دیوە مێژوویە هەندێک جار پریشکێکی بەر سەردەمانی دواتریش کەوتووە و چەند ژنێکی بەتوانە دەستیان بە دەسەڵات و فەرمانڕەوایی گەیشتووە. لەناو ئەو نمونانەدا میرخانزادی میری سۆران هەیە کە خاتونێکی بەتوانە و شارەزا بووە لە کاروباری فەرمانڕەواییدا و لە سەدەی 16ی زاینیدا ژیاوە. خانزا بەهۆی ڕووداوێکەوە دەبێتە میر، ئەویش کاتێک کە میر سولەیمان بەگی میری سۆران کە برای خانزاد بووە لەلایەن فەرمانڕەوایەکەوە بە ناوی لەشکری ژەهرخوار دەکرێ و دەکوژرێت. پاش ئەم ڕووداوە خانزاد دەبێتە جێنشینی براکەی، بەڵام برینی لە دەستدانی براکەی لەیاد ناکات. هەر بۆیە بڕیاری تۆڵەسەندنەوەیەکی ئەفسانەیی دەدات. چیرۆکەکەش بەم جۆرە دەبێت: خانزاد خوێندەوارێک بانگ دەکا و نامەیەک بۆ لەشکری دەنووسێت کە ئەو کات لە ناوچەی شنگال فەرمانڕەوایی کردووە. لە نامەکەدا باسی ئەوە دەکات کە ئەو خاتونێکی تاکباڵە و هەرخۆی ناتوانێت فەرمانڕەوایی بکات. زۆریش بیری کردووەتەوە کە کەسێکی بەهێزی وەک لەشکری دەست ناکەوێت. هەر بۆیە داوای لێ دەکات خۆی وەفدێک بێنە سۆران بۆ خوازبێنی، ئەم تەختی پادشایەتی و ئەم تەختی دڵی خانزاد بەدەست بهێنن. کاتێک نامەکە دەگات هەرچەندە دارودەستەکەی لەشکری ئاگاداری دەکەنەوە کە ئەوە پلانێکە، بەڵام وشە بەسۆزەکانی خانزاد هێزیان زیاتر دەبێ و لەشکری ناچار دەکات خۆی وەفدێکی بچنە سۆران. لەوێ پێشوازیان لێ دەکرێت هەر کەسێک ڕەشوەی ئەسپی میوانێک بەرەو ماڵی خۆی دەباتەوە. خانزادیش ڕەشوەی ئەسپەکەی لەشکری بەرەو ماڵی خۆی ڕادەکێشێت. بەڵام سەر لە بەیانی ڕۆژی دواتر لەشکری قۆڵبەست دەکرێ و سەری هەموو ئەندامانی وەفدەکەی دێتەوە بەردەستی. باش دادگاییەکی کورتیش لەشکریش بە سزای خۆی دەگات. بەم جۆرە میرخانزاد تۆڵەی براکەی خۆی لە بێگانەیەک کردەوە کە هێزی جوانی و ژنبوونی تێدا بەکارهێنابوو، نەک هێزی چەک و سوپا.